باشە شەڕەکە هەرچەند زۆری نەخایەن بەڵام ئەم ناتانیاوەیە بۆنە حەزی لەم شەڕەیە لەگەڵ ئێرانە بۆ دایما ئانوودەقەی بۆ ژمێرێ و دەست پێ بکە. نەتەنیاهۆ شەڕی ئێران هی ئێستاکە نیە دەمێکە ئەم پلانانی بۆ داناوە ئەم تەختیتەی بۆ داناوە بە نسبەتی نەتەنیاهۆ دژمنی سەرەکی لەو ناوچەیە ئێران بوو. ئەم پلانە ئەمە طبعاً ئەم شەڕە نەوەکەر سەربازیە سیاسیشە لە هەمان کاتە لەبیرت نەچێت نەتەنیاهۆ لە ناو ئیسرائیلیش کێشەیەکی زۆری هەیە و لە دەوروبەریش کێشەیەکی زۆری هەیە دایبەتی بەڵێ نەمانەی کە یەمین متەتەڕف لەگەڵیان لە ناو حکومەتە. نەتەنیاهۆ قەزەی دادگای لەسەر مەوزوعی فەساد زانی جگەلەوە کۆمەڵێ چی لەسەرایە ئەگەر شەڕ ڕابوەسێ نەتەنیاهۆ ئەڕوخێ نامێنێتن بەنسبەتی نەتەنیاهۆ ئەیە خۆی پێشاندا لەم ناوچەیە کە خۆی سەرەکیە خۆی کۆنتترۆلی ئەم ناوە ئەکاتن و خۆی ئێران ڕاگرێ لە حەدی خۆی تایبەتی لە ئۆتۆمیەکانی و لەوانەی نەوەک بگەڕێنەوە اتفاقی ئۆباما و ترامپ کە دوایەوە لەغوی کردەوە و گەڕایەوە سەری لەبەرەوە ئەمە حیساب کە سەرکەوتنە بۆ نەتەنیاهۆ کە شەڕ بەردەوام بێتن و نەکوژێتەوە جگە لەوەش نەتانیاهۆ لەنا ئەو مفاوەزاتە جێی نییە ئەبێ جێی خۆی ئەمەی نێوان ئەمریکا و ئێران بەڵێ جێی نییە لەبەرەوە ئەبێ جێی خۆی بکاتەوە ئسباتی وجودی خۆی بکاتن لەم ناوچەیە کە من سەرەکیم لێرە نەوەکەوانی کە ئەوەیە